پێویست بوو کە بتبینم. بۆ لێخۆشبوونت نەهاتووم. من شایانی لێخۆشبوون نیم. شتێکی ترسناکم کرد. ئۆمەر هاوسەرەکەت چۆنە؟ چەنگیز ئۆمەر لە ڕۆژنامە خوێنمەوە مناڵەکەشتان پیرۆزە جان ئۆمەر من تۆم هەرگیز بیر نەکەوە وشەی دوای ئەوە بڵێ هەرگیز بیر نەکەوە درۆیشترم لەگەڵ بکەی دەزانی بۆچی؟ چونکە باوەڕ دەکەم دوای ئەو هەموو شتەش ئێستاش دەتەوێت ئەو ڕستەیە بڵێ سێری چاوەکانم بکەی و بڵێ خۆشم دەوێی کە زۆر باشیش دەزانم درۆ دەکەی بەڵام دیسان باوەڕت پێ دەکەمەوە لەبەر ئەوە ئەگەر بۆ ساتێکیش منت خۆشویست بێ هەرگیز هەوڵ نەدەی ئەم ڕستەیە بڵێیتەوە گوێ بگرن لەم هۆنراوەی ڕۆحم کێ هەیە وەکو من خۆشەویستەکەی بە گەنجی بیکوژێ کێ هەیە دوای چاوتروکانێک عاشقەکەی بیڕوخێنێ چ زاڵمێکە تاوانباری ئەم عاشقە جوانە مەرگە چ تاوانبارێکە ئەو بێوەفا و بێجەرگە کەسانێک بە پەنجەی بەتاڵەوە خۆشەویستەکەیان کوشت بەڵام تۆ بە پەنجەی نیشانەوە منت کوشت خۆزگە بە چەقۆمت کوشتایە و زوو ساردت کردمایەوە نەک بتفرۆشمایە و مامەڵەت لەسەرم کردبایە ئەوەی دەتکوژێ بە فرمێسکەکانیشی لە مێشکی دەرت دێنێ ئەم کەسانێش هیچ نین چونکە مانای وەفا نازانن ئەمانە هیچن چونکە جگە لە خیانەت هیچی تر نازانن هیچی تر نازانن جگە لە خیانەت هات ئاسانی لە تۆ تێناگەم لەوانە لەبەر ڕووپۆشەکەم بێ بەڵێ بەڵام ئەو ڕووپۆشە ڕەشە نا ژنت هێناوە؟ ئەڵقەوشتیوە نابینم لە پەنجەت نا نەمهێناوە ساڵانی ڕابردوو دەمویژم بێنم ئەی بۆ نەتهێنا جێهێشتم باشە بزانم چیت لەو کچە کردووە ئەویش تۆی جێهێشتووە شتێکم لەگەڵی کرد لەگەڵ کەس نایکەمەوە چی ئەو شتە؟
باوەڕم پێ کرد بە یارمەتیت دەچمە دەرەوە هەوایە کاڵ دەمژمە دەگەڕێمەوە هەرچەندە سوپاسی تۆ بکەم هێشتا کەمە لەم چەند ڕۆژەی کە تۆ لە ئەمان بووی لە هەندێک کێشەدا لە کاتی خۆیدا یارمەتیمانت داوە چی بڵێم بەڕێکەوت بووە لە خۆشیمان کردی لە پشوەکەشت دوورمان خستیەوە جەنگیز دەڕۆیشت گەر دەتێ با جەنگیز بتگێنێتەوە جێ نا وتی هەوایە کەڵ دەمژم بەڕاست دوای وت چاک دەبێتەوە چۆن دەزانی؟ کە سێرە دەکەم ئەمە دەبینم هەموو ئەو کەسانەی ناودڵتن ئەگەر بێت و بەجیان نەهێڵی ئەگەری چاکبوونەوەیان زۆرە بەڕاستی تا کەواتە ئەوی لە ناو دڵی تۆی بەبەختە ئەمە یاسای ژیانە کوڕی مامی خۆت هەرچەندەی دوور دەڕۆی بڕۆ هەر دەگەڕێتەوە ئەو شوێنەی کە لێی دەست پێ کردووە لەگەڵ من وەرن تکایە های خۆیە نیگەران مەبن هیچ نییە فەرموون بەهار خوشکە جوانەکەی من باشم بەڕاستی وا دەڵێ زۆر ماندوو بووم ئاوی بەدەنم کەم بۆ وانەیە دکتۆر پێویستە باشتر ئاگاداری خۆت بی چونکە جەسەد کەمێ لاوازە باش بوو لە کاتی خۆی توانگەیان دەیرە بەهەرحاڵ نیگەران مەبە من باشم خەمت نەبێ بەهار
بە یارمەتی خۆتان. خوشکە؟ ئەزەلیش لەگەڵمان هات. ئەسڵەن ئەو توی هێنا بۆ ئێرە. یانی چۆن؟ ئەو کۆپتەری تۆمان پێگواستەوە ئەو هێنای بۆمان. دوایش جێی نەهێشتین. یانی تۆ ژیانی منت ڕزگار کرد؟ ناجیانە کەسانی تری شەما شتیان کردو. یانێ کەسانی دیش هەم خۆرد بوونە. وەڵا من نازانم مادام تۆ ژیانی منت ڕزگار کردتر لەمەوە دوات تۆ بەرپرسی. بەهار؟ خوشکێ نابێ گاوتێک بکەم؟ گاوتە ناکەم. ئەها مژدەم دەوێت کچەکەی ئێمە هیچی نییە لەگەڵ دکتۆرەکە قسەم کرد. نیگەران بووم مەبەستم کەسکارتە. بەڕاستی تۆ لە هەمومان زیاتر ترسای 2 ساعت دەبێت دەمی خۆت نەکردوێتەوە تازە بە قسە هات. من ئەوەندە قسە دەکەم خەریک بچێ گوڵت بۆ بکرە و جابێ. جەنگیز بە زۆری گەڕانمەوە. با کچەکەمان تۆزە دڵی خۆش بێ. پێم بڵێ تۆ باشی بەهار. باشم. باشە باش سیرکە ها چاوەکانی پێ دەکەنێ. پێم نەوتی هیچ کەسێک بازی هیچ تاوانێک ناداتەوە کەسیشی چی بەسەر نایەت ئەو جارە باش تێم گەیشتی. من باشم کاک ئەلی سیرکە هەست دەکەم لەسەر و پاسەوانێکم هەیە. ئێمە بیستمانە فریشتە نابیندرێ بەڵام ئێستا خەریکە فریشتە بە چاوی خۆمان دەیبینین. دەی عەلی تۆ بڕە حیسابات و شتەکانی نەخۆشخان جێبەجێکە منیش کاگەزەل دەگەێنم چونکە زۆر لە کاتمان گرتووە. باشتر ئاگاداری خۆت بە سەماگەشمان تەواو نەکرد. وەڵا تاقەتم نییە ئەگەر نایستا سەمام لەگەڵ دەکردی. سەلامەتیە. کاکە ئەزەل سپاس بۆ ئەوی کە لەگەڵمان مایەوە. سپاس. پێویست بە سوپاس ناکات. ئەوە بوو ویستی بە دوو فیشەک هەموو حساباتێک دابخات. ئیتر پەشیمان بوونەوەی تێدا نەبێت. ویستی کۆتایی بە ڕێگاکە بێنێ. ویستی هەر لەسەر ڕێگاکە خۆی کۆتاییان پێبێنێ. بەڵام هەندێک جار کوشتنیش نابێتە هۆکارێک بۆ لەبیرکردنی ڕووداوەکان.
قمر هەندێک جار عشق ئەوەندە بەهێزەکە وات لێ دەکات لەسەر ڕێگاکەت بەردەوام بیت. باردەستە تۆش دامەزرێ. کاکە سەیرکە باوکم چی بۆ کڕم هەندێک پارچەی ماوە دوای بۆم دەخڕێ. وەرە لێردانیشە بە قوربان. کاکە زەر تۆش قمارچی وانە؟ جان ئەوە چ قسەیەکە؟ ئەی باوکیژم قمار باش نییە؟ لە باوکت قمەربازە لە کاکە ئەزەل. قمەر شتێکی خراپە. دەزانم دایکە خۆم لە منداڵ لێ. وەڵڵا هەندێک جار منیش تێناگەم. ئاجانە چی بوو؟ شتێک نییە. نا بمبورە کە ئاوات کرد من شتێکم بیر هاتەوە. کەسێکی زەمانی خۆی دیارە کەسێکە خۆشت نەویستۆ. قەتوان نییە. با بڵێن کەسێک ویستم لە بیریکەم. هیچ زەمن دەچوو؟ نەخێر کەمە جوڵت پێدەچێ. ئەگەر نە هیچی تر لەبەرەوەی باران دەبارێت جەماعەت دەڵم بچینە ژوورێ. تۆ نابێ ئەمە بخۆی. بەڵام چی کاگەلی بۆی ئامادە کردوم بەڵام تا ئێستا هیچم لە نەخواردەوە. دێ با بڕێنە ژوورێ. باشتەکان کۆکەینەوە دەچینە ژوورەوە باران دەبارێ. لە نۆهەبی دووەمە بێ زەحمەت یەک دەقە تکایە. بە یارمەتیتان بێ زەحمەت بە یارمەتیتان هەموو خیاسێک لەمە هەیە. ئەزەل ئەو مفاجات جوانەی بێگومان دێبینەوە. تەواو کە برتەوە پەیوەندیم پێ بکە. سپاس بەڵام ئەو بزانم پێم ناخورێ. دەتانێکی بکە تازە کڕێومە. باشە یەک مڵک. بەتەمای چی بنەوە لە تەلەفۆن وا دووانیە؟ لەبارەی ئەڵماسێکی شینی بەنرخام دیاری ئوتێلێکی 5 ئەستێرەیە. دیار نییە دەیبێنەوە یاننا بەڵام من خۆم پێڕانەگیرە یەکسەرتم بۆ خۆمانە. کەواتە ئێوارە لەگەڵ جەنگی زەهەنگ دەچێڕن. بەبزانین بە هەر حاڵ من دەبێ بڕۆم. ئەها سێر کە بنانی ئێوارە لەگەڵ بەها دەچینە دەرێ دەمەوێت دیارێکی بۆ بکڕم. ئەها بەڵام نازانم ئەوە تەواوی حەزی لە چییە. کتێبێکی بۆ بکڕم؟ نازانم. بە هەر حاڵ شتێک لەمانە چۆنە؟ نازانم شتێکی ڕێکتر بێ باشتر نییە؟ بە هەر حاڵ بازێتر ڕاد نەگرم دەدنمەوە. باشە تاوە کاتە خوارد لەگەڵ. سپاس بۆ ئەمە. ئافرەتت بێ. وەبزانم پێویستت بە یارمەتی منام. حەز دەکەی با پێکۆ بگەڕێن. بەڕاستیدا؟ کەوایە با منیش یارمەتی بدەم. وتم مڵاکێک بەڵام خاپەکەش نەخۆی.
مەمەد خێرە کوڕەکەم چون بۆ بنکەی پۆلیس داجیان لەبەر شکایەتەکە بوو هیچ نەبوو هەر کتابەکەیان داخست تەنها یەکم زیان پێکردم کاکزەنگی سەلامەت بێ چارەی کرد ئاگا لێ بۆ ڕۆژە هات ها لەگەڵ ئەو پیاوی ئەو ڕۆژە هاتبوو ها ئەو پیاوە نازان بەلامەوە زۆر سیر بوو داوێنێکی زوورەکەم دەستکاری کرابوو چکە شوێنەکە گۆڕا بوو چێ دەستکاری کردبوو یعنی چۆتە ژوورەکەت من نازانم باوەڕ ناکەمەوە بێ دەی دیارە من خۆماوە لێ کردووە و بیریشم نایەتەوە عەقڵم ئەو پیاوە سەیری نەدەگرت بۆیە گومانم کرد گوێمە دێت مەمەد ئەو ئەژە لە شێوەی چۆن بوو بەژنی درێژ بوو کەسێکی سارد و سوڕ و کەم دوو بوو مەمەد کام وێنە شوێنی گۆڕا بوو بەبەستە چی کام وێنە وێنەکەت کامیان شوێنی گۆڕا بوو ها ئەو وێنە هەیە ئەوەی ناوبەخسەکە گرتو بە کاتی مناڵیم لەگەڵ عومەری کاکم بە بۆنەی برنەوەی دیارەکە چی دەکەن ئەم شەو وازی لێ بێنە خۆشتە نەمان بردوتەوە دەیبەنەوە من دەبێ بڕۆم دێت بینمەوە باش ئەیشان ئەمە پێ چۆنە زۆر جوانە دەتوانم ئەم داوایەکت لێ بکەم قیاسی ئەو وەکو تۆیە بۆ میتاقی دەکەیتەوە تەلەفۆنەکە دێدەدا با لێدا گرنگ نییە زەحمەت نییە پیا و هۆتێلە لایەک و مناڵ و خێزانش لایەشتر هاتا زەحمەتیش بێ ئەوە بۆ من باشترە هەموو کەسێک وەک تۆ نییە ژن هەیە خەونێترێ ناومێشکە لە ماڵێ بم لەگەڵ مناڵەکانم پیاوەکەم لە کار بگەڕێتەوە و بۆ کوێ چووی بەڵێ بەڵام من لە ژیان خەونم نەبووە ژیان بێخەون دەبێ دەبێ ژیان خۆی دوو ڕێگا بە مرۆڤ پیشان دەدات یەکیانم هەڵبژارد باش تێدەگەم هیچ بیر دەکردێتەوە گەر ڕێگایەکەی تر هەڵبژاردایە چی دەبوو بەڵێ هەموو ڕۆژێ زۆر جا مرۆڤ دەیەوێ هەموو شتە بەڕێنێتەوە وانە بەڵێ بەڵام ممکن نییە ئەگەر ممکن بوو دووبارە گەڕایەوە سەرەتای ژیانتەوە چۆنم بەلاتەوە جوانە لێم دێ چۆن لێت نایە زۆر جوانە دەبێ بەدڵی بەهاری شوێن بەدڵی دەبێ زۆریش بەدڵی دەبێ خۆت لە من جوانتر نەکەی ها بۆ چێ دەچێن خواردنگەیەکی ماسی خۆش هەیە بۆ ئەوێ یعنی بەس نان و ماسیمان دەدەی
خوشکێ؟ دەڵێ قەت نەهاتووی بۆ ئێرە. یەک جار. کاگەزەل هیچ شتێکتان پێویست نییە؟ دەست خۆش سپاس دەکەین. ئافیەتتان بێ. بژێت. سەیری ئەو جەوە بکە. بڵێ بزانم چێ تێز لەگەڵ خۆت هێناوەتە ئێرە؟ هیچ کەسێک. بینیوتە خوشکێ کوڕان نهێنیان چەند بەهێزە؟ ئالۆ خوشکێ، گوێ لە من ناگری و لە جاتی سەیری ئەو دیمەنە جوانانە بکەی سەری سەربان دەکەی؟ ئەگەم لێ نەبوو چیت دەوت؟ بە من دەڵێن هێنیت بەهێزە. بەڵێ هەروایە. کوڕان لە ڕابردوو هەر شتێکان کرد بەدی شاردنەوە، بەڵام ئێمەی کردۆک و باران نهێنیەکانمان دەڕژێن. بەڵام من هێنێکم نێ باسی بکەم. مانای چییە؟ یانی تۆ پێشتریت عاشق نەبووی؟ بووم. یەک جار بوومە. چی لێ هات؟ من عاشقی ئەو بووم بەڵام ئەو نەخێر. تۆ پێشتر لەگەڵ جەنگیش عاشق بووی؟ نەخێر. من هیچ عاشقی نەبوومە. بەڵام خۆشم دەویست. کەسێکم خۆش دەویست. زۆرم خۆش دەویست. کەسێکی چۆن بوو؟ شتێکیت خۆشویست؟ سیرکردنیم خۆش دەویست. شێوازی دەستگرتنیم خۆش دەویست. خەونی گەورە نا، هی بچووکی هەبوو. خەونەکانیم خۆش دەویست. دواتر چی بوو؟ خیانەتی لێ کردی؟ بێزاری کردی؟ نەخێر. هیچ شتێکی خراپی نەکرد. ئەی کەوایە چی لێکی جوداکردنەوە؟ ماوەیەکی زۆری بەسەردا چووە. چارەنووس. بەڕای من چارەنووس مرۆڤ جیا ناکاتەوە. بەڕای من مرۆڤ جیا دەکاتەوە. بەڵام بە من شتێکی تر بوو. باشە ئەو چی بەسەرات دوای ئەوەی بەجێت هێشت؟ باس بێن ئێوەش دەڵێی لەسەر پیاوکردن لە مەقالەتانە. ئەی دوای هیچ نەتبینیەوە؟ با دوای چەند ساڵێک چوون بینیم. بۆ؟ تا پێی بڵێم لێم خۆش بە. لێت خۆش بوو؟ ناخۆش نەبوو. هەڵای پیاچ خراپ بووە. کەسێ لە خۆشەویستەکەی خۆش نەبێ؟ ئەو کەسێکی خراپ نەبوو. ئەو باشترین کەس بوو لە ژیانمدا ناسیبم. تەنانەت ئەو ڕۆژەش منی خۆشویست. جەنگیزە نامی نردووە. دێتەوە ماڵێ مفاجەیەکی بۆم هەیە. باشترە من بڕۆم. من دەتگێنم. نا هەڵمەستن. هەر ناشتێک پێکەوە بخۆینەوە. باشقەوە. ئەها بەدڵمە. نەک بەو چارەنووسی عاشقی گۆڕی. بەو عاشقی چارەنووسی گۆڕی.
کاتەکەمان بە خۆشی بەڕێ نەکرد با نەخۆشیش نەکەوی نەگیانە خۆش بوو ڕابردوەکانت وەڵا گەرەوان هێنەکانت بۆ کەسانی بیانی بدرچێنی تۆ ئیتر بیانی نی با کەمە لێرە تەنیا بمێنم هەرگیز تەنیا نامێنی لەگەڵ ئەو کەسە دەبی کە خۆشت دەوێت سڵاوم بگەنە جەنگیز